cannot let Iran have a nuclear weapon. سەرۆک ترامپ دەڵێ ئامانجی یەکەم و هەمیشەییمان ئەوەیە ئێران ناتوانێت چەکی ئەتۆمی هەبێت. فرماندار سنتکۆمê براد کوپر پسنا تیما کشتیya فڕۆکەلگر ئەبراهام لینکۆلن دەدا. نووسینگەی سەرۆک وەزیران و ماڵی بەرپرسی پاراستن لە هەرێمی کوردستان بە فڕۆکەی بێفڕۆکەوان کرانە ئامانج. فشار الإيراني لسر حكومة عراق بۆ بێچەکردنا پارتیên کوردên Rojhilat زێدە dibin. جا تلفزيون كردية دنجي أمريكا لواشنطن بايتخت أف دمو همي دمن وباش بنر الهجا إيرو دوشمه 26 جلاويجا سال 1726 كردية لبرانبر حفظه تباغا 1026 زاينية أفكار من بفراو نوري وأز صالح دمجر أمي في دمجميري جوارا پیشکش بکن. عزیزان لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا ناوچەکە و جیهانیشدا دەکەین لەگەڵمان بمێننەوە. ئەو وادەی 6 ڕۆژەی کە بڕیار بوو ببێتە هۆی ڕێککەوتنی نێوان ئەمریکا و ئێران ئەمڕۆ بە بێگەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی هات بەڵام لە بریکەمکردنەوەی گرژیەکان تارانجارێکی دیکە هەڵوێستی توندی لە دژی واشنگتۆن و ناوچەکە گرتووەتە بەر. دانەڵد ترامپ جارێکی دیکە جەختی لەوە کردەوە کە ئەمریکا ڕێگە بە کۆماری ئیسلامی ئێران نادا چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت. ئێستا پرسیار ئەوەیە ئایا کۆتایی ئەم وادەیە بە مانای شکستی دیپلۆماسی دێت یان دەستپێکی قۆناغێکی نوێی گوشارەکانی ئەمریکایە بۆ سەرکۆماری ئیسلامی. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە هەڵوێستەکانی ئەمڕۆی سەرۆک ترامپ و ئەوەی لە کۆشکی سپی سەبارەت بە ئێران ڕوودەدا دەچینە لای پامنێری کۆشکی سپیمان هیوا سەلام. هیوا ئەو کاتت باش. سەرۆک ترامپ چی لەبارەی ئێرانەوە گوت و واشنگتۆن و بۆ قۆناغی داهاتوو چی ڕێبازێک دەگرێتە بەر؟ ئەو کاتت باش بەفراو. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا قسەی بۆ ڕاگەیاندنەکان لەبارەی ئەوەی کە قۆناغی داهات و هەنگاوی داهاتویان بەرامبەر ئێران چییە؟ دۆناڵد ترامپ گوتی کە ئێرانیەکان قومار بە وڵاتەکەیانەوە دەکەن، قومارەکەشیان دۆڕاندووە سەبارەت بەوەی کە ئایا کات درێژ دەکاتەوە چەند ماوە دادنێت کاتەکە چۆن دەبێت. ئەو گوتی من هیچ پەلەم نییە، ئەوەی کە دەبێت پەلەی بێ ئێرانیەکانە چونکە گەمارۆیەکی ئابووری تونمان خستوورەتە سەر لە دەریاوە ناهێڵین هیچ شتێک بۆ ناو ئێران دەرباز بێیان لە ئێران بچێتە دەرەوە. ئەو بەو گەمارۆی گوت گەمارۆیەکی پۆڵایینە هیچ شتێک دەربازی نابێت. هەروەها ئەمڕۆ بەیانی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس دووپاتی کردەوە کە ئێران پێشینەی یەکەمی کارەکانی ئەمریکا ناهێڵێت بە هیچ جۆرێک ئەو وڵاتە دەستی بگاتە چەکی ئەتۆمی. لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون سەرەتا با سەیری ئەو راپۆرتە بکەین. وا 6 ڕۆژ بەسەر وادەی دیاریکراو بۆ لێکتێگەیشتنی نێوان ئەمریکا و ئێران تێپەڕی. ڕۆژی دووشەممە دۆناڵد ترامپ لە پۆستێکی تۆڕی کۆمەڵایەتی تروسدا دەڵێت ئامانجی یەکەم و هەمیشەیی ئەمریکا ئەوەیە کە ئێران هەرگیز نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی. هەر ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا گوتی کە جگە لە تەسلیم بوون هیچ ڕێگایەکی دیکە لە پێش ئێران نییە. پێشتریش سەرۆکی ئەمریکا بە بیری هێنابەوە کە دەرەنجامی جەنگی ئێران هەر شتێک بێت ئەوان ڕێگە نادەن کە ئەو وڵاتە دەستی بگاتە چەکی ئەتۆمی. نابێت هەرگیز ڕێگە بدەین ئێران چەکی ئەتۆمی بەدەست بێنێت. ئێوە دەڵێن چی؟ ئەگەر کەمێک پارەی زیاتر بە بەنزین دەدەن ئەوە نرخێکی بچووکە بەرامبەر ئەوەی ڕێگری لە وڵاتێکی وەک ئێران بکرێت کە دەیەوێت چەکی ئەتۆمی بەدەست بێنێت. ئێران وڵاتی یەکەمە لە پشگیری گروپە تیرۆریستەکان لە سەرانسەری جیهاندا. توندبوونەوەی لێدوانەکان بەرامبەر بە ئێران لە کاتێکدایە کە گەمارۆی توند لەسەر بەندەرەکانی ئێرانە و بیر لە گەمارۆی وشکانیش دەکرێتەوە. هەروەها کۆشکی سپی دووپاتی کردووەتەوە کە ئەم گەمارۆیانە بەردەوام دەبن هەتا ئەو کاتەی ئێران بە تەواوی دەستبەرداری چەکی ئەتۆمی دەبێت و بازرگانی لە گەروی هورمز ئازاد دەکات. بەفراو لەگەڵ تەواوبوونی ئەو 6 ڕۆژە
بارودۆخی سیاسی واشنگتن و پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران وەکو ئەو خۆرەتاوی سەرمن گەرم بووە و گەرم و گوڕی زۆری تێکەوتووە. ئەمە لە کاتێکدا هێشتا پەیوەندی ناڕاستەوخۆکان چالاکن و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەگوترێت کە پەیوەندیان هەیە و گفتوگۆ بەردەوامە. باشە هی وازانم تشگەرمی حەزێکی جارێکی ئێستا بەهەورە چون تەگوت پێویستی ئەوەیە یعنی جەلوبەرگێن گران خۆکردبوون تەگوت خەمناکێش بۆ من. هەر حال گەلۆ دۆنالد ترامپ لەسەر ڕێژەیە چەکێن ئەمریکی لە ڕۆژهەڵاتە ناوین تشتێک نەگوت ji ber ku dengek hebû ku çekên Amerîkî kêm dibine. ساڵح دۆنالد ترامپ گوتوێتی ئەوەی تەقاندومانە هەتا ئێستا لە دژی ئێران و کوردەواری دەڵێ مشتێکە لە خەرمانێک هەر هیچمان بەکار نەهێناوە هێشتا چەکی بێشماری ئەمریکی لە بەردەستدا بۆ هەر ئەگەرێک ئەگەر لە داهاتوودا پێویست بێ. هەر ئەمڕۆ دۆنالد ترامپ لەسەر گفتوگۆی نێوان وڵاتی عومان و ئێرانیش قسەی کرد. گوتی ئەگەر عومانیەکان تاگلانە هەڵسوکەوت بکەن و هیچ ڕێکەوتنێک لەگەڵ ئێران بکەن بەبێ ڕەزامەندی کۆمەلگای نێودەوڵەتی ئیتر درێخی ناکەین لەوەی کە لە عومانیش بدەین. لەلایەکی دیکەوە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا جێرارد کۆشنەر لە میسرا بۆ گفتوگۆکردن لەسەر چەککردنی حەماس و لەگەڵ کاربەدەستانی میسر و لەگەڵ سەرۆکی حەماسیش کۆبوونەوە و دانوستانی هەبووە کە بەو زوانە لە غەزا حەماسیش چەکدادنێت. ئەمە بوو هەواڵەکانی کۆشکی سپی. بەڵێ هیوا سەلام پایامنێرمان لە کۆشکی سپی سپاس بۆ زانیاریەکانت. فەرمانداریە ناوەندیە ئەمریکای سنتکۆم دەبێژە کو کەشتیە فرۆکەلگەر ئەبراهام لینکن کو زیاتری 260 ڕۆژن لە ڕۆژهەڵاتە ناوین دە خزمەتێدایە لە گۆڕ کەشتیên dinên ئەمریکی خودی ئامارên herî nizmên pirsgirêkên tenduristiyên derûnî ji bo bêhtir zanyarî em niha diçin cem peyamnêrê dengê Amerîkayê Wezareta Derve Soran Xatirî dem baş Soran فەرماندارê سنتکۆمê براد کوپەر چ دەبێژە؟ بەڵێ ساڵح براد کوپەر فەرماندای سنتکام واتە فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەفتەی ڕابردوو سەفەرێکی کرد بۆ ناوچەکە لە چەند وڵاتی ناوچەکە دیدارێکی و هەروها سەردانی کەشتی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆلنی کرد. پاش ئەم سەفەرە ڕاگەیاندراوێکی بەڵاو کردوێتەوە دەڵێ ئاماژەی بۆ کردووە کە ئەمریکا لە ئێستادا 11 کەشتی فڕۆکە هەڵگری لە شوێنەکانی دیکەی دنیادا هەیە و بەراورد بە ئەو کەشتیانە ئابراهام لینکۆلن کەمترین حاڵەتی کێشەی دەرونی هەبووە لە نێو ئەو کەسانەدا کە لەسەر کەشتیەکە کار دەکەن. واتە لە بەراورد لە کەشتی فڕۆکە هەڵگرەکانی دیکەی ئەمریکا ئەو کەسانەیە لە ناو کەشتی ئابراهام لینکۆلن کار دەکەن باشترین حاڵەتی نەفسی و دەرونیاندا هەبووە. لەگەڵ ئەوەشتا براد کوپەر جەختی لەوە کردوێتەوە کە ئەمە بە واتای نەبوونی کێشە نیە بەڵکو ئەرکی دەریایی درێژخایەن قورس و کارێکی تاقەت پڕوکێنە. براد کوپەر هەروەها ستایشی ئەو کەسانەی کردووە کە لەسەر کەشتیەکە کار دەکەن و ستایشی ئەرکەکانی کردووە وتیوە لە ئەرکەکان بەردەوام بوون و هەروە لە گەڕانەوەیان بۆ ئەمریکا خوازیاری سەفەرێکی ئەمن و بێوەی بووە بۆ ئەوان. براد کوپەر هەروەها وتارێکی لە ڕۆژنامەی واڵ ستریت ژۆرناڵیش لەسەر ئەم سەفەرێ بەڵاو کردوێتەوە بەتایبەت لەسەر کەشتی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆلن دەڵێ کە ئەم کەشتیە 260 ڕۆژ لە ئەرکدا بووە کە 150 ڕۆژی لە ناوچەی جەنگیە بووە. ئەم کەشتیانێ کەشتی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆلن و ئەو کەشتیانەی کە لەگەڵین ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان هەبوو لە ئۆپراسیۆنی سەربازی ئەمریکا دژی حکوومەتی ئێران و هەروەها لە ئۆپراسیۆنی گەماروی دەریایی بەندەرەکانی ئێراندا. بە گوتەی سنتکام ئەم کەشتیە زیاتر لە 200 درۆنی حکوومەتی ئێرانی خسووەتە خوارە و بە سەدان پێگەی حکوومەتی ئێرانیشی لە ناو ئێران کردووەتە ئامانج. فەرماندەی سنتکام دەڵێت کە ئەم کەشتیە یانێ ئابراهام لینکۆلن
تونترین شەڕی دەریایی سوپای ئەمریکای دوای شەڕی جیهانی دووەم ئەزمون کردووە. بەیاننامەکەی فەرماندەی سندکام و هەروە وتارەکەی لە ڕۆژنامەی واڵەسیری ژۆرناڵ لە کاتێکدایە کە چەند ڕۆژنامەیەک باسییان لەوە کردبوو کە بەهۆی درێژبوونی ئەرکەکەی ئابراهام لینکۆڵن و ئەو کەسانەی دەریاوانان و ئەو کەسانەی هێزی دەریایی ئەمریکاکە لەسەر کەشتیەکەن بارودۆخی دەرونیان باش نییە. لە کاتێکدایە کە فەرماندەی سندکام براد کوپەر و هەروە وەزیری جەنگ پیتەکزێت ئەم هەواڵانیان بە تەواوەتی ڕەت کردوێتەوە. بە پێ راپۆرتەکان بڕیار وایە کەشتی فڕۆکە هەڵگری جۆرج واشنگتن لەجێ کەشتی ئابراهام لینکۆڵن بێتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جێگیر بێت. کەشتی جۆرج واشنگتنی یەکێ لە گەورەترین کەشتیە فڕۆکە هەڵگرەکانی ئەمریکایە کە بە سوتەمەنی ئەتۆمی کار دەکات و لە ساڵی 1992ەوە خراوەتە خزمەت. بە پێ ئەرکەکەی بە پێ جۆری ئەرکەکەی ئەم کەشتی دەتوانێت 60 بۆ 90 هەلیکۆپتەر و فڕۆکەی جەنگی لە خۆیدا هەڵبگرێت و بڕیار وایە لە ڕۆژهەڵاتی باشووری ئاسیاوە بێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بله سوران خاطری پامنری دنگ امریکای وزارت دروا سپاس بو وانزانیاریانته. بله جارید کوشنر امرو لأورشلیم لگال بنیامین نتانیاهو سرگ وزیرانی اسرائیل کوبویه و هر وها نیکولای ملایدینوف نیرده امریکا بو غزه و تونی بلیریج لو دیداره دا آماده بون. سرنجی سرکی کوبونه وکا پلانی دانالد ترامپ بو پلانی آشتی لغزه بتایبتی پرسی چک دامالین حماس و کشانوی قوناغ بقوناغی هێزەکانی ئیسرائیل لەو کەرتە نەتانیاهۆ پێشتر دژایەتی خۆی بۆ نەخشەڕێگای 15 خاڵی کە لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێت ڕاگەیاندە بوو جەختی لەوە کردبووە کە ئیسرائیل ناکشێتەوە تاوەکو حەماس بە تەواوی چەک نەکرێت. هەروەها باسی ئەوەی کردبوو بە مەرجێک هێزەکانی لە با بڵین لە ئیسرائیل لە کەرتی غەزە دەکشێتەوە کە چەکەکانی حەماس بە چەکی ورد و بە چەکی گەورە قورسیشەوە لە ئەو گروپە کە ئەمریکا وڵاتانی ئەوروپا بە تێرۆریستی دەزانن بە تەواوی لە حەماس وەربگیرێت. زانیاری زۆرتر لەم راپۆرتەی فاتمە سندی هاوکارم دەبینین. جوینا دانوستادنگری ڕۆژهەڵاتە ناوین جارێد کوشنەر دەگەل سەرۆکوەزیرە ئیسرائیل بنیامین نەتەنیاهو گو نێزیکی سێ دەمژمێرم vekêşa di demekê de hat ku li hevhatina girbesa bajêrê Xeze mijare. Lê Netanyahu neqayîle nexşeya bazdexaliya aliyê Emerîka ve hatiye dariştin qa bipejirîne berî çûna Kushner serok Trump ragihandinek hebî. شر لغزه به دوماهی کاتو اگر حماس چکان ندینه دگلک گران لسروان را وسته چونکو دهر شکین سروان. دوهی یک شنبی لمصری کوشنر با دو دمجمیران لگل سروک حماس خلیل الحیه کومبی لدمکی کو امریکا رجده نقشه ریا دارشتی بکود قناغا جیبجی کرنه دا مجار پر گرنگه چونکی جیانا 2 میلیون فلسطینیان لغزه سرجنو آوا کرنا باجره به شرق کاولبی هر وسا کنترل کرنا دوره دوی بینه چاره سر کرن. حماس قایل بویه چکان دینه و با آوائه کی بلند جناف بجی گران دخوازه که اسرائیل رازی بکن لحفاتن امضا بکه لپیخامد کارا کرنا لجنه آشتیه. اسرائیل دبیجه حتی حماس به تمامی خوابی چک نکه جغزه در ناکوه و گلک لوی قناغ آسیه. نهادم 6 جساد کنترل باجر غزه دبن دست لشکر اسرائیل دایه و گفو گرانجی بردوام دکه جبوی ورگرتنا توایا باجری. لگو راگهاندنا جافگهنین دیپلماسی و جدرین برنیاسن پلانه ده جوینا گلپش درگهن گرتی دا بریوچو سر وزیر برای بریتانیا تونی بلیر و ریو برای لجنه آشتیه نیکولای مالدانوف دگل نتانیاهو برحف بون هرچند قدم و دزج آلی حکومت اسرائیل و چرا گهاندنک نبی.
بله بینه جام نهاجد دچن کنگرس آمریکایی ده هفوین خوین جبو کانال مدیاین امریکی دا سیناتورین امریکی لسر چند مجار روجه آخوین دناب دجی برنامه نووکیا ایران آرمانجن امریکای باندورا آبوریا شر و آمده باشی هزین اشکرین امریکا لروجلات آنابین جبو بهتر زانیاری لسر گوتن سیناتوران سیناتورین هر دو پارتیان نها پامنر دنگ امریکای کنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان خالن هری گرینگن آخافتن سیناتوران چه بود؟ سلااو سەڵاح بەڵێ بەرنمەکانی ڕۆژی یەکشەممە بە تایبەتی بەرنامە سیاسەکان لە بەیانیانی ڕۆژی یەکشەممە سەرچاوی زۆر سەرەکیم بۆ لە خەڵکی کۆی گرنگی سیناتۆرەکان و ئەندامانی کۆنگرێسن لە ئەمریکا تا لەو ڕێەوە پەیامی خۆیان بۆچوونەکانیان بە خەڵک بدەن لە بەرنمەکانی دوێنەیە بە تایبەتی یەکێک لەو ئەندامانی کۆنگرێس دان بیکن بوو کە ئەندامی پارتی کۆماریە و هەروەها ئەندامی یەکێکە لە ئەندامە پایەبەرزەکانی لیژنەی خزمەتی سەربازی لە ئەنجومەنی نوێنەران ئەو لەیەکی لە بەرنمەکانە پشگیری خۆی دووپات کردەوە بۆ ئۆپراسیۆنە سەربازەکانی ئیدارەی سەرۆک ترەمپ دژی ئێران و هەروەها جەختی لەوە کردەوە کە ئامانجی سەرەکی حکوومەتی ئەمریکایە و هەروەها کۆنگرێس کە ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی لە هەمان کاتدادانی بۆدانا کە بە تەبیعەتی حاڵ کردەوەیەکی سەربازی لەم جۆرە بە تایبەتی لە پێگەی ئەو ناوچەیە کاریگەری لەسەر بارودۆخی ئابووریە بێت و باسی ئەوەش کرد کە پێویستە لە سەرکاربەدەستانی حکوومەت یان سیاسەکان دان بەوەیە بنێن یان باسی ئەوە بکەن کە ڕاستە ئەم کاریگەریانە هەیە و هەنێ خەڵک فشارە ئابووریەکانیان بەدڵ نییە لە هەمان کاتدا ڕۆبن گالیۆ کە ئەندامی حیزبی پارتی دیموکراتە و لە سیناتۆرە لە ویلایەتی نوێنەرایەتی ویلایەتی ئەریزۆنا ئاکادووە خۆی لە خزمەتی سەربازی کردووە ئەویش بە هەمان شێوە باسی لەوە کردووە زیاتر تەرکیزی خستە سەرەوەی کە پێویستە ئامانجەکان بزانرێت و استراتیژی حکوومەت زیاتر ڕوون بکرێت و ئەو مەترسی خۆی تەنها لە شتێ کە یەکی لەو شتانەی کە دووباتی کردەوەات مەترسی درێژبوونەوەی ئەم ململانەیە بۆیە داوای کرد کە حکوومەت پلانی هەبێت یا استراتیژی هەبێ بۆ چۆنێتی ناکان سیناتۆر کریس مەرفی لە ویلایەتی کەنەتیکەت ئەمیژێکێکە لە سیناتۆرە پایەبەرزەکان یان دەسەڵاتدارەکان و کاریگەری زۆری هەیە ئەو زیاتر چەختی لەسەر کاریگەری ئابوورەکان کرد و باسی لە بەرزبوونەوەی نرخ کرد و ئەویش شتێکی تر کە باسی کروتی ئەوەیە کە پێویستە زۆر بەوردی هەموو هەنگاوەکان هەڵسەنگێنرێت و سیاست و استراتیژی حکوومەت بزانرێت کە چۆن ئەم جەنگە کۆتایی پێێنێت بەگشتی خاڵی هاوبەشی نێوان سیناتۆرەکان سەرباری جیاوازیان لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی پارتەکانیانەوە ئەوەیە دەیانەوێت بزان استراتیژی حکوومەت بەرامبەر بە ئێران چییە و هەروەها تێچوی و استراتیژیەت چییە و کاریگەریەکانی لەسەر خەڵک چییە زۆربەی زۆریان جەخت لەمانە کەنەوە کە دەیانەوێت بزانن بەرنامە و کاری حکوومەت لە بەرامبەر بە ئێرانە بزانن بەڵێ مەریوان وەک دەزانی یەکێک لەو پرسانە کە ئەم ڕۆژانە زۆر قسەی لەسەرەکرێ دۆخی کارمەندان و دەستە و سەربازەکانی نییە و کەشتی فڕۆکە هەڵگری ئەبراهیم لینکۆنە پێم وابێ کۆمەڵی سیناتۆریش لەسەر هەر ئەم پرسە لێدوانیان هەبوو قسەیان کردووە دەبێت زانیاریمان لەم بارەیە بدەیتێ؟ بەڵێ بەفراود چەند ڕۆژێکە زۆربەی سیناتۆرەکان ڕاستی بە لە هەردوو پارتەکەیە باسییان لەم پرسە کردووە دواترینیانەوەی 12 سیناتۆر لە پارتی دموکراتی ئەمریکا نامەیەکیان ئاراستەی وەزیری جەنگ پیت هێکسەس کردووە و داوای لێکن کە زانیاری زیاتریان لەسەر ئەو بارودۆخی کەشتەکە بیاتێ و لەسەر تەندروستی گشتی و هەروەها باسییان لە کۆمەڵی راپۆرت کردووە کە لە میدیاکانە بڵاوکراتەوە سەبارەتەوە هەنێ لە خزمەت گوزاریەکان دابین ناکرێن ویان معنەویاتی سەربازەکان بە پێویست نییە وەکو هاوکاری پێشوم سۆران خاتری باسی کرم کەشتیە نزیکەی 270 ڕۆژە لە دەریایە و یەکێکە لە کەشتیە جەنگە سەرەکیەکان کە پشگیری و یارمەتی ئۆپراسیۆنەکانی حکوومەتی ئەمریکا دەدات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لە ململەکان دژی ئێران
ئەو دوانزە سیناتۆرە و جگە لەوانە سیناتۆری تر داواکەن بزان زانیاری زیاتریان لەو باریەوە پێ بدرێت. پەنتاگۆن وەڵامی یاوەتەوە براد کوپەر کە فەرماندەی سنت کۆمە سەردانی کەشتەکەی کردووە و پەنتاگۆن دەڵێ هەنێ لەو کێشانە چارەسەر کراون و چارەسەری زیاتریش بەڕێوەیە بەوەی کە شخوانها سوران جي بحثوا كيركو او دبيجن رابورتين وها نراستن وحرتش تماما لسر بشتا جميع ابراهام لينكولن قالك سباس جبون زانيارينتا بامنيري دنجي امريكاي كونغرس مريوان حما سباس. دەچینە هەرێمی کوردستان بەیانی ئەمڕۆ بە کاتی هەرێمی کوردستان بە 2 درۆن هێرشکرایە سەر نووسینگەی تایبەتی سەرۆک وەزیران هەرێمی کوردستان و شوێنی حەوانەوەی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن. دواتر دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان ڕایانگەیان کە هێرشەکان لەلایەن ئێرانەوە کراوە. حکوومەت و حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش سەر کۆنەی هێرشەکەیان کرد. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ لە هەرێمی کوردستانەوە. دیار بە دیاری کراوی هێرشەکان کەی کران و کاردانەوەی حکوومەتیش تاوەکو ئیستا چی بووە؟ بەڵێ بەفرا و سڵاوت لێبێ بەیانی ئەمڕۆ دووشەمە بە دیاریکراوی کاژمێر 12 خولەک 2 درۆنی بۆمبڕێژکرا و ئاراستەی ئۆفیسی تایبەتی مەسرۆ بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کورسان و شوێنی حەوانەوەی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن کرا لە سنووری قەزای پیرمام سەر بە پارێزگای هەولێر. بەڵام هیچ زیانێکی گیانیان نەبوو هەردوو درۆنەکە. دواتر دژە تیرۆری کورسان بڵاوی کردەوەتی 2 درۆنە بۆمبڕێژکراوەکە لە جۆری حەدید سەودا لە دیوی سنووری وڵاتی ئێرانەوە ئاراستەی هەرێمی کورسان کراوە و هێرشەکە جێگەی قبول نییە و تەواوی بەرپرسیارەتی و لەکەوتەکانی لە ئەستۆی ئەنجامدەرانێتی. ینی دوا بە دوای ئەمە ینی فەوزایەکی زۆر هەرایەکی زۆر لە هەرێمی کورسان دروست بوو سەرجەم لایەنە سیاسیەکان هاتنە سەرخەت و دواتر مەسرور بەرزانی سەرۆکوەزیرانیش هاتە دەنگ و باسی لەوە کرد بە پێی لێکۆڵینەوە زانیاریە سەر پشتڕاستکراوەکانی دژە تیرۆری کوردستان ئەمڕۆ ئۆفیسی تایبەتی من و شوێنی حەوانەوەی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن لە هێرشێکی درۆنی ئێرانیدا کراوەتە ئامانج. من پەیوەندیم کرد بە وتەبێژی حکوومەتی هەرێمی کورسان بەڵام دیارە پەیوەندەکە بەردەست نەبوو. بەڵام بە گوێرەی ئەو زانیاریانی کە بە من دراوە یەزە ئاسایشەکان ڕێوشوێنی ئەمنی توندیان گرتوۆتە بەر و لە هەوڵدان بۆ دۆزینەوەی شوێنی هەڵدانی درۆنەکان چونکە حکوومەت بڵاوی کردەوە کە شوێنی هەڵدانی درۆنەکان لە دیوی ئێرانەوە کراوە و هەرێک لە سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەش ئیدانەی هێرشەکەیان کردو دەڵێن ئەمە پێشێلکاری سەروەری یاسا و داوایان کرد حکوومەتی عراقی هەڵوێستی جدی لەسەر ئەمە بێت و دوا بە دوای ئەمەش ئێوارەی ئەمڕۆ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عراق هاتە سەرخەت و بڕیاریدا بە پێکێنانی لیژنەیەک بۆ ئەوەی لیژنەکە پێک بێنرێ و سەرچاوەی هێرشەکە دیاری بکرێت و دوا بە دوای ئەوەش فەرمانی کردووە کە بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت و هەروەها فواد حوسێنیش وەزیری دەرەوەی حکوومەتی عراقی پەیوەندی بە وەزیری دەرەوەی ئێران کردووە و نیگەرانی و ناڕەزایی خۆی دەربڕیوە و داوای ڕوونکردنەوەی لە ئێران کردووە بۆ ئەوەی کە بزانرێت بۆچی هێرشکراوەتە سەر ئۆفیسی تایبەتی سەرۆکوەزیران. وهروە ئەمەی باسەوەش بکەم هەر ئێوارەی ئەمڕۆ تۆمبارک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ عراق پەیامێکی بڵاو کردەوە ڕایگەیان بە توندی سەر کۆنەی هێرشکردنە سەر هاوڕێ و هاوبەشە ئازیزە کوردەکەمان مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کورسان و نووسینگەکەی لە هەولێر دەکەین و پەلاماردانی هاوپەیمانە کوردەکە جێگەی ینی جێگە قوبولکردن نییە و ڕژێکی ڕاستەوخۆیە بۆ سەر سەقامگیری ناوچەکە و چاوپۆشی ناکە. ئەمە قسەکانی دیارە تۆمبارک بوو کە باسی لێوە کرد. من بەفرا ئەمەی باسەوەش بکەم کە درۆنی حەدید یەکێکە لە ترسناکترین ئەو درۆنە خۆکوژیانی کە تاوکو ئێستا ئێران بەکاری نێناوە و ئەمڕۆ بەکاری هێنا و توانای هەڵگرتنی 30 کیلۆ تەقەمەنی هەیە و دەتوانێت 510 کیلۆمەتر ببڕێت لە کاتژمێرێک داواتە درۆنێکی زۆر ترسناک و یۆرانکەرەیە. باشە دیار ینی ژبلی هەلوەستن و نەرینێ سەرکردەیان ئالیین سیاسی دەربارەی vê êrişî çi dibêjin û wan çi helwest dane heta vêgavê؟ بەڵێ ساڵا دیارە لەو کاتەوەی کە جەنگی ئەمریکا دژ بە ئێران دەستی پێ کردووە ئێران 4 جار هێرشی کردووە سەر ماڵی هەرێک لە
نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و دوایین هێرشیش ئۆفیسە تایبەتەکەی سەرۆکوەزیرانی هەرێم بوو. دیارە حەزبە کوردستانیەکانیش لە ئاستی هەرێم و لە ئاستی عراق دوای هێرشەکەی بەرەبەیانی ئەمڕۆ ڕاگەنراوی توندیان دەرکرد و ڕایانگەیاند کە هێرشکردنە سەر دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشاتێکی مەترسیدارە و ئیدانەی هێرشەکەیان کرد و بە خوێندنەوەی چاودێرانی سیاسیش من لەگەڵ چەند چاودێرێکی سیاسی قسەم کرد ئەوان باسییان لەوە کرد ئێران و گروپا و پەیمانەکانیان لە عراق دەیانەوێت پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەن چونکە ئێستا هەرێمی کوردستان چاوێکی زۆری لەسرە لە ئاستی نێودەوڵەتیە و لەمان کاتە بەرپرسانی هەرێم هەمیشە ڕایان گەیاندووە کە کوردستان بەشێک نییە و لەو جەنگە و تەواو بێلایەنە بەڵام ئێران بە خوێندنەوەی چاودێران ناوێت ئەو بێلایەنیە هەبێت و بۆیە ناوبەناوە لە ڕێگەی درۆنە لە ڕێگەی موشکەوە هێرش دەکاتە سەرخاکی هەرێمی کوردستان و گروپە چەکدارەکانی ناوخۆی عراقیش بە هەمان شێوە بۆیە ئێستا ناڕەزایەتێکی زۆر لە عراق دروست کرەوە چاوەڕوانی هەمووان چاوەڕوانی دەرەنجامی لێکۆڵینەوەن بۆ ئەوی بۆ ڕایگەشتی ئاشکرا بکرێت. بەڵێ دیار جەماڵ پەیامنێرمان لە هەرێمی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت. بله ایران فشار لعراق زیاده کریه که ریکفتنه که لسر بیچکرنا اپوزیسیونا کردین ایرانیین لحریم کردستان پیک بیند همان دمه ده حکومت عراقی به حکومت حریم کردستان را دانستاندن دیه لسر چوانیا به جهانینا ریکفتنه که وها نها بال لسر هلوستا پارتین کردیه که اوی چاوا برسوا بواجویا بیچکرنی بدن راپورتا هنر احمد بهتر آگاهی هنه جارێکی دیکە ڕژێمی ئێران فشاری بۆ حکوومەتی عێراق هێناوە تاوەکو ڕێککەوتنی ئەمنی نێوانیان تایبەت بە چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێبەجێ بکات. هەر لە چوارچێوەی توندکردنی فشارەکانیدا ڕژێمی ئێران بەردەوامە لە بۆردومانکردنی ئەو حیزبانە. ئەمە لە کاتێکدایە بارەگای حیزبەکان لە نێو شاردا داخراوە کەمپەکانیشان چۆڵ کراون لەبەر نەبوونی جێگا بۆ گفتوگۆکردن لەسەر فشار و هەڕەشەکان لەگەڵ ئەم جەت حوسێن پەناهی ناچار هاتووینەتە شوێنێکی گشتی. ئێمە و حەزبی دموکرات لە سنوورەکان هێزی پێشمەرگە بام و کشاینەوە زۆرێ لە بارگاکامان کە بە درێژایی 35 ساڵی ڕابردوو 40 ساڵی ڕابردوو لەوێ نێشتەجێ بووین بارگا بوو شوێنی ڕاگەیاندن و بنەماڵە و ئۆرگانەکانمان بوو چۆڵمان کرد و چوینە ناو کەمپەکان دەی ئەوەی لازم بوو ئێمە لە پێناو پاراستنی قوارەی هەرێم کردمان لەبەرەوەی بەرحاڵ هەرێم نەکەفتە بەر تەنگێژە نەکەوێتە بەر پەلامار و نەکەوێتە بەڵام بینیمان لە شەڕی 40 ڕۆژە و دەستپێکی و تا ئێستا ئێران لە هیچ کارێک بەرامبەر بە هەرێم و ئێمە درێغی نەکردووە. لە 19 ئاداری ساڵی 2023 حکوومەتی عێراق و ئێران لەسەر چەند خاڵێک ڕێککەوتن کە بریتی بوو لە چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و دوورخستنەوەیان لە سنوور و ڕێگریکردن لە بەکارهێنانی خاکی عێراق بۆ هێرشکردنە سەر ئێران. چاودێرانی دۆخەکە پێیان وایە ناوەڕۆکی ئەو ڕێککەوتنە جێبەجێ کراوە بۆیە بیانۆیەک نەماوەتەوە بۆ بۆردومانکردنی حیزبەکانی ڕۆژهەڵات و خاکی هەرێمی کوردستان. هیچ مبارڕێک نییە بۆ هێرش بکرێتە سەهەرێمی کوردستان. ئەگە بێ خوێنوێ بۆ ڕێککەوتنە بکەین کە لە نێوان ئەو دوو وڵاتەوە بە ئامادەبوونی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ناوەڕۆکەی جێبەجێ کراوە هەنی خاڵێک نییە ئینحراف تداکرابن جێبەجێ نەکراوی ئەو خەڵکی کە بەهۆی بارودۆخێکەوە ئەو وڵاتیان بەجێشت و نیشتەجێی هەرێمی کوردستانن بەردەوام لەژێر چاودێریکردنی دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆ نەبینە هەڕەشە بۆ حکوومەتی ئیران. بەپێی چەند سەرچاوەیەک لە حکوومەتی عێراقەوە ئێران مەرجی نوێی هەیە بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دیارترینیان گواستنەوەی سەرکردەکانی ئەو حیزبانەیە بۆ وڵاتی سێیەم و داخستنی هەموو کەمپەکان. بەڵام حیزبەکانی ڕۆژهەڵات دەڵێن ناچینە ژێرباری داواکاری نوێی ڕژێمی ئێرانەوە ئەگەر فشاری زیاتریش بکرێ خەباتی چەکداری دەبینە ڕۆژهەڵاتی کوردستان. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر.
سروکی امریکای دونالد ترامپ به آشکاری پیشوازی لرکفتنا نویا بروانی ده ناورا ترکیه و عربستان سعودی و پاکستان ده کرو اوکو گاوکا یکما مزن ویرک و گرینگ به ناف کر نریناوی حتی نها نشانه هری زلال ده که واشنطن چاوا لرکفتنا که اولهی هریمی نو دنیره که دکاره تکلین اولهی لروجلات ناوین جنوب دامزرینه هفکارا ما ازلام یاساک بهتر زانیاری هنه. جدما امضا کرنا پیمانا بیروانیه یا هفپاریا مکه و یک جپرسین سرکه ev bu gello evi Washington çava berteke bide. Heri davi serok Donald Trump helvesta xoya aşkere kır. Trump gotku ev jiber imza kirna peymana da navbera Türkiye, Arabistana, Suudi u Pakistan'e pirkev xoşe. Wî peyman wek gaveke mezin wêrek û giring ya destpêkê bi nav kir. Trump ragand ku peyman nîşan dide welatên herêmê nêzî hev dibin û dikarin bi awayekê xurttir berîvaniya xwe bikin. Peymana ku di heftê tebaxê de li Mekkeyê hat îmza kirin di navbera sê hevkarên giring yên Amerîkayê de mekanîzmayeke berîvaniyê ya hevpar ava dike. Ligor peymane erişeke çektarî ya dijî yek jivan welatan ve wek erişek dijî her sê welatan were dîtin. Her sê welat plan dikin ku hevkariya leşkerî, rehênanên hevpar û hevkariya di warê pişesaziya berîvanî û teknolojiyê de berfirettir bikin. Pispor dibêjin pêşwaziya Erêniya Trump giringe ji ber ku piştî peymanê serrola evlehiyê ya Amerîkayê li herêmê gelek pirs û nîqaş derketine holê. Hin pispor vê peymanê wek nîşana hewla welatên herêmê ve armanca kêmkirina girêdana evlehiya xwe bi Washingtonê re dibînin. Lê pisporên din dibêjin hevkarên Amerîkayê ku ji bo evlehiya xwe berpirsyariya zêdetir digirên ser milê xwe dikarin hevdem barê Washingtonê jî siviktir bikin. Berteka Trump nîşan dide ku serokê Amerîka ji bo niha vê kapasiteya herêmî Erênî dinirxîne. Serokê Tirkiye Recep Tayyip Erdoğan jî got ku peymana Mekkeyê ji bo şandina peyameke giring ji cîhanê re derfeteke bû. Erdoğan got di demeke ku tekliyên Amerîka û Îranê ji qonaqeke dijwar derbas dibin peyman hevdem peyameke aştiyeyê jî. Wî got ku di siberojê de welatên din jî dikarin beşdarî vê hevkariyê bibin. Bi vî awayî sê hevkarên giringên Amerîkayê mekanîzmayeke berîvaniyê ya hevpar ava dikin û serokê Amerîkayê jî bi eşkereyî pêşwaziya vê gavê dike. Lê li gor pisporan niha pirsa sereke ev e. Peymana Mekkeyê ve tenê kapasiteya berîvaniyê ya hevkarên Amerîkayê xurttir bike yan jî bi demê re rola kevneşopiya Washingtonê de evlehiya herêmê de biguherîne. Özlem Yasak, Dengê Amerîka, Washington DC. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیان تا کۆتایی ئەم ساڵ سەردانی دێمەشق دەکا. ئەردۆغان هەروەها باسی لە کوردەکانی ڕۆژاواش کرد و وتی ئەوانیش سوود لە پرۆسەی ئاشتی وەردەگرن. بۆ زانیاری زیاتر پەیامێر ئەیوب دیمێرمان لەگەڵە لە ئەستەمبۆڵەوە. ئەیوب ئەم لێدوانەی ئەردۆغان لە تورکیا چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت و چۆن لی دەڕوانە؟ Vefra rastî ew hevpeyvîn ji bo El Cezîre Erdoğan dabû. Dikarim bêjim ku piştî wî jî li Tirkiye gelek li ser vî nîqaş hatin kirin. Çi dibêje di vê derê da li ser Kurdan zêdetir hin tiştan derdixîne pêş. Dibêje ku em ê li Kurdên ku herêmê re behs meqseda wî rojhilata navî ne em ê têkiliyê xwe bi wan raxurt bikin û hevkariya wan jî bikin. Hêladin da jî dîsa li ser Sûriye jî disekine dibêje ku di rewşeka aramî û aştiyê da Kurd wê para xwe bigirin. Yani ev gotinên Erdoğan rastî gelek giringin. Xeyrîbane jî behsan tiştên dil jî kir. Yani li ser Yekîtiya Ewropa û
Türkiye disa peymana Mekke û Arabistanê F-35 kir lê dikarin bêjin ku li Türkiye herî zêde tiştê ku balkişan gotinê Erdoğan li ser Kurdan bû me ev yek li gel Kurdan jî qise kir yani him siyasetmedar sporê Kurdan yani ew dibêjin ku gotinên Erdoğan belê girîng e lê lazim e ku Erdoğan para Kurdan çiye vana dîtbar nîşan bide di aliyê din da jî demên din da jî gotibûn lê gav nehatin avêtin hezê girîng e ku were cî kirin. باشه ایوب یعنی ترکیه چند روزان بره سیپان همو کنها جیگری وزیر بروانی سوریه جه لیستا ترور درخست گلو اوجی ده چارچوه وانا خافتن نهای اردوغان ده و یانجی تشتکیدن هیه سال راستی ببینه و منو نکاره جهودنی خود بکله او حدو جهودنی هنکیجی جدانه لیدی ساجی به هوا گریداییه جبو کو سیپان همو د لیستا تروریستی یا ترکیه دا بو او وزارت در یا ترکیه جی 20 میلیون جبو وی وقتاند بو هرکی وی بینه و خلات بده ایرو ام دبینن کو یعنی او لیستا تروریستی دا درکتن دوی والیدا جهن نرین هنه دبیجن کو ادی ترکیه یعنی لگل سوریه و پیاندی و خزیده که سیپان همو جی د وزارت برگریه دا د بکروجن پیشیا مدا او جی به وان درنا لازمه جی تروریستی لیستا تروریستی درخینن یعنی ترکیه کاری خو asantır bike yani ev gotun ciheye lebevene ve ser Suriye legal Kurdan cihe ev gotun Erdoğan tebayi vaqta ko embedin berçav yani geridanek merov dikare beje ku heye باشه ایوب پرسه کردن از خوازم بکم گلو تناوندن هنه کو مدیا ترکیه دا بحث بکه دمن پیشتا از نظام یعنی کسی کی وک مظلوم عبدی جل لیستا ترور کو ترکیه گلک جوان خصنا لیستا ترور درخن دمن پیشتا کارد سردانا ترکیه بکن تشتکی وها دناو مدیا ترکیه دا ته قال کرن راستی مدیا ترکیه پیشتی کو سپان همو لیستا تروریستی هات در تستن رخنه زیاتر لسر دستلاتی کرن به دستلاتی دی واری دا دخوازه کو پیوندی خپل سر سوریه و کردن سوریه هناکی خرط بکی yani tane em dikarin bêjin ku nav medya Türkiye'de heye lê kesên ku di lîsta terorîstiyê da cî digirin ji bo wan em bêjin çî bibe çi bibe heyana tiştekî wisa debir an jî diyar dermexsine pêş lê rengekî wisa em dikarin bêjin ku hêdî derkeve olê بله ایوب دمیر پامنر ما استانبول سپاس بو وانزانیارین ته بله بینر هجا دوی درباره دجی ام بیژن هفکاری ما ایوب دمیر راپورتک آماده کرد درباره که اف قانون ام بیژن چارچوبی چاوا دکاره باندور دناو ام بیژن گرتین کردن د زندان ترکیه دا بکه به سری وان دجی صلاح الدین دمرتاش کو نه د زندان دی ابو چند سالن کان به هفرا راپورتا ایوب دمیر تماشا کرد Meclis komisyonu bunu tespit etmiş. Kanuna çerçeve li ser gelek nîqaştên kirin. Hevserokê giştî yê Dem Partiyê Tuncer Bakiran ragihand ku di destpêkê da nêzîkî 3900 kes dê ji girtîgehê derkevin. Lê di nav van kesan da gelo hevserokê giştî yê berê Selahattin Demirtaş wê bibe an na. Li ser vî yektiyek jî nîne hukuknas Gülseren Yolerî ji dengê Amerîkayê ra ragihand ku her çiqaskê masî di nav vê kanuna çerçeveyê da bibe jî lê derketina qanûnê giring e. Ji bo berdana Selahattin Demirtaş'î nêrînên xwe wiha ragihand. Bu yasa maalesef bu belirsizlik durumunu aşmış değil. Ev kanuna çerçeveye bêtir ji bo kesê ku di destê wan de çek heye û ew çek berdin hatiye sazkirin. Kesên ku tiqada demokratîk û sivîl dene divê derê cî nade wan. Ev jî derî ji niqaşan reve dike. Gelo Selahattin Demirtaş, girtiyên Doza Kobanê, girtiyên Parka Gezî û yê din wê ji bê kanûnê feyda bigirin an negirin. Evana hemû ana di nav neqaşekê de ne û ev kanûn jî evana tevahî kire der û cî neda. Di warê hukukê da Yolerî vê kanûyê gelek kêm dibîne ji ber ku kesên ku li serê çiyîne yên ku li sürgûnê yên ku li girtîgehê de ne ev kanûn tevahiya wan nahewîne. Li gorî Yolerî ev jî rêya şîrovekirinê vedike. Ama aynı zamanda çalışacak olan yine yasa gereği. Her çiqas komisyon jî vê kanûnê binirxîne lê em di warê hukukî de nikarin tiştekî bêjin. Ji ber ku ev kanûn hem jî nediyariyê re û hem jî ji şîrovekirinê re rêve dike. Ji bo navî jî rengê siyasî ji rengê hukukî zêdetir di nav vê kanûna çerçeveyê de xwediyar dike.
لێکۆلنەر و پسپۆر جی دەما رەوشە سەلاتین دەمیرتاش دەدەن بەرچاو ئەو گرتنا وی ji حقوقê zêdetir bi çavekî siyasî dibînin ku lêkolîner Tacîre Bektaş jî yek ji van e. Selahattin Demirtaş'la ilgili açık. Ji bo ku Selahattin Demirtaş di girtîgehê de bimîne tihincet nîne. Lê heke ew heta niha jî nehatiye berdan sedem siyasî ye. Bi qanûna çerçeveyê heke dixwazin hin pirsgirêk werin çareserkirin pêdiviye ku Demirtaş li derve be. Lê ya ku ez dibînim bazarkirinên siyasî hê didomin. Tê ragandin ku li ser 75,000 kesî bi eşkere li ser 50,000 kesî jî bi awayekî veşartî lêpirsin û darizandin heye. Pêdivî tê dîtin ku qanûna çarçeveyê vana hemû bigire navxwe. Lê li gor hukuknasan vana tebahî li derî vê qanûnê dimînin. Eyüp Demir, Dengê Amerika, İstanbul. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بله بینر جام نهاجی دچن باجار قامشلویه که چند روز دن سال وگرا 100 سالی دامزراندنا وی باجاریه و تمام بحثا قامشلو دکن نویسکاری کرد کنی رشت بالامه که وی رول که بر بچاو ده پاراستنا فلکلور و دیروکا کردی ده لیستیه و یک جوان کسانه که ناوین وان به دیروکا باجار قامشلو و میراته بدرخانیان و گریدای مایه ده سال وگرا 100 سالی آوا کرنا قامشلو ده پیامنیر دنگی امریکایی امجد کردو سردانا وی کرو او راپورتا تایبت آماده کرد. ناوی کونی رش با آوای که راست راست به دیروکا باجار قامشلوی روژ آوا گریدایه. پرتوکاوی نافدار سر جیوگرافیا قامشلو جی سالا 2013 پنج جاران هاتیه چاپ کرن. 200 سالا آوا کرنا قامشلو ده. وی تلین خواه لسر بیرانین هوالین خواه نافدار مینا محمد شیخو و سعید یوسف هشتنه و میراتیا هسته خواه مزن جگر خوین دپاريزه و بشي قم سعيدايا جگر خوين صالح حفتي وحفتاد حفتي وحشتاد مالاوي شام و بيروتي هات قامش واتشون جم دقولاو كردي جار كي مشي برسيم قال سيدا تقلكي بكرمانجي زاني بنفيسيني يا بعربي باعتبار ملاكي دواز علمي ملي دواز علمي دزماني عربي دي بهلوان لمناري وبشيشي قول كردي و بري مدى كردي هنجي مجي دست بنفيساندنا كردي كر و مدى سروي شوبي ناوی کونی رش سلمان عثمانه او ده سال 1953 ده جدایک بویه ده سال 1977 ده جبو خوندنی چو آلمانیا روژ آوا لی حسکرنا جی چاند و زمان را او وگران بو ولات دا کو جیانا خواه جنویسینی را ترخان بکه کو ناوی وی کونی رش جنیشانا سیمبولا کونی رش ده فلکلوری ده و حسکرنا جیرانه کیوی هاتبو گرتن احمد شو اودي ناوي احمد ناوي كالكي مشي احمد بو رابو خلكي ايه قنديه قروشتي قو مختار قو با احمد كوني رشحات بقرف وبدمير ناوي لقباوي بو كوني رش ومشي حاجه كري او كوني رش جلي او مريالي بو كراسي ودربيتشيك وإيلكي وينا وكمو كولوزي ويجي الرش بو لسري وينا بو وتشيروك وتشيفانوكي كردي قلكي زانين جبر ویکی مخص جنابی مکونی رش. بزیدتری 33 پرتوک و لیکولینن تومارکری کونی رش بویه چافکانی سرکه یا دیروکا مالباتا بدرخانیان و دوزا میر جلادت بدرخان لگل و شاندنا کووارا گرز گل دنافبرا 1989 و 1992 ده خلات ناف دولتی و خلات شرفنامه جویین نای ده سالا 2020 ده نشانه خبطاوية بيراوستانه 1980 هام الدوسكي وخدي عبد الباقي حسيني اوجي افين داري زماني كردي
ام تفقين قام كوفاركي فلوكلوري تشاندي ام بوشين و نيروزا حضرنا صدو حشتي ونهاده هجمارا يكيش كوفارا غورزغول ما بلاكر بكرديا لاتيني وفلوكلوري تشاندي دنافا بخچه مالا جگرخوین ده لقامشلو و لسرگوراوی کونه رش دسکنه داکو سوزا دلسوزی جنوب نوبکه سردانا گورا ماموسته خواه ده سالوگرا صدیه قامشلو ده جیروکا بردوامی نفشکیه کوپینوس و ناسنامه ندان دستش بیر کرنه امجد کردو دنگ امریکا قامشلو دەگەڕێینەوە سەر هەرێمی کوردستان و پەیوەندیەک ئاڵۆزەکانی نێوان ئەمریکا و ئێران هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ سەر هەولێر و گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بەغدا بۆ چەکداماڵینی حزبەکانی ڕۆژهەڵات دوو پێشاتی جیاواز و جیا لە یەک نیەن بە تایبەتی لە دۆخێکدا کە جارێکی دیکە گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا تا دێت چڕتر دەبێتەوە لە وەڵامی ئەم هێرش و فشارانەدا وەڵامی هەرێمی کوردستان تا ئێستا تەنها سەرکۆنەکردنی هێرشەکان و جەخکردنەوە لەسەر پاراستنی سەقامگیری بووە بەڵام بۆچی لە ڕاستیدا هەولێر هەنگاوی جدیتر ناگرێتە بەرایە حکوومەتی هەرێم لە گرتنەبەری ڕێوشوێن بۆ ڕوبەڕووبوونەوەی تاران سنووردارە یا ئەم بێدەنگیە بەشێکە لە حیساباتی سیاسی بۆ ڕێگریکردن لە ململانەی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران سەبارەت بەم پرسە لەگەڵ هەڵمەت پاڵانی شارەزای سیاسی لە ڤانکۆڤرەوە قسە دەکەین کاک هەڵمەت ئەو کاتت باش کۆماری ئیسلامی گوشارەکانی بۆ سەر بەغدا و ناوچەکە زیاد کردووە بۆ چەککردنی حزبەکانی ڕۆژهەڵات و تەنانەت هێرشی سەربازیش ئەنجام دەدا بەڵام وەڵامی هەرێم بۆ فشار و هێرشەکان جگە لە سەرکۆنەکردن هیچی دیکە نەبووە بۆچی هەولێر لە بەرامبەر ئەم فشارەدا هەنگاوی جدیتری تاوەکو ئێستا نەگرتووەتە بەر بەڵێ زۆر سپاس بۆ میوانیتان سەبارەت بە کێشەکانی بینی ئێران و ناوچەکە و هەرێمی کوردستان هەرێمی کوردستان هەرێمێکە وڵاتێک نییە ویە هەمیشە لە بەترسیدایە کە ئەو دەسڵاتەی کە بەدەستی هێناوە لە دەستی بدا لە ناوچەکە لەبەر خاتر ئەوە ئەگەر تۆ وڵات نەبی هەمیشە دەسڵاتێت قبول نەکراو نییە لە بڵێم لە قانونی ئینتەرناشنەڵدا بۆیە هەرێم دەیهەوێت ڕێگان نەدات کە ئێران یا هەر هێزێکی سەر بە ئێران هەرێم بکێشێتە نێو شەڕەکە و تووشی شەڕی بکات بۆیە هەمیشە هەوڵ دەدات لە ڕێگای دیپلۆمەسی و لە ڕێگای قەناتی جۆرا و جۆر هەوڵ بدا کە شەڕ دوور بخاتەوە لە خۆی چووکە شەڕکردن لەگەڵ ئێران لە توانای هەرێمدانیە و لە خەنجازی هەرێمدانیە باشە کاک هەڵمەت ئەگەر بێت و تاران هەر ئاوا گوشارەکانی زیاتر بکات هێرشەکانی چڵتر بکاتەوە ئایا هەرێم یعنی بژاردەیەکی دیکەی لە بەردەمانیە جگە لە سەرکۆنەکردن یا وەکو چاوەڕوانی کۆمەڵگەی نێونەتەوەیی یان ئەمریکا بێتەوە شتانە بژاردەی چییە هەرێم لە دۆخێکی لەم شێوەیەدا؟ بەڵێ هەرێم تا ئێستا وەک پێم وتی هەوڵی داوە لە ڕێگای قەنات دیپلۆماسیەکاندا و لە ڕێگای فشارهێنان بۆ حکوومەتی مەرکەزی بەغداد و هاوڕێکانی لە ناوچە بەتایبەتی ئەمریکا کە داوای لێ بکاکە کە جوابی ئەو هێرشانەی ئێران بدەنەوە یا هەوڵ بدەن لە ڕێگای قەناتی دیپلۆماسی ئێران ڕازی بکەن بە ئەوەی کە فشار نەکاتە سەر هەرێم هێرش نەکاتە سەر هەرێم ئەمە ئەوەی لە معنای ئەوەدا نییە کە هەرێم لە توانایدا نییە کە جوابی ئەو هێرشانە بداتەوە بەڵام بەقەدی نازانێت چونکە ئێستا کە وڵاتە بەهێزەکانی وەک ئیسرائیل و وڵاتانی کەندا و هەتا ئەمریکاش خۆی بە جددی ینی لە شەڕدایە ئەمە چەندین مانگە لەگەڵ ئێراندا بەڵام بە جددی جوابی ینی نیشان نادات کە بەڕاستی دەیەوێت ڕژیمی ئیسلامی ئێران بڵێت لەبەر خاتری ئەمە هەرێم سیاسی هێم نابێ سیاستێک بێت کە وای لێ بکە کە ببێت بە بەرێک لە جەنگەکە ئەگەر جەنگەکە جددیتر بووە و ناوچەکە دەسڵاتە گەورەکان زۆرتر هاتنە مەیدان و
هەرێمی کوردستانیش مەجبور کرا ببێت بە بەرێک لەوێ ئەو کاتە مەجبور دەکرێت بەڵام لەم قۆناغەدا زۆر خەتەرە هەرێمی کوردستان جوابی ئەو هێرشانە بە قورسی بداتەوە بۆیە جێگای پێگای خۆی دەناسێت و دەزانێت قدرەتی ئەوەی نییە و شەڕکردن لەگەڵ ئێران بە قورسی تەواو دەبێ بۆی ئەتوانێت هەرێم لە ناو بووە بۆیە هیچ بە قانجازی نییە کە بە قورسی جوابی ئەو هێرشانە بداتەوە بەڵام ئەگەر شەڕ گەرم بێت و بەردەوام بێت و ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ناوچە بە جدی بڕیار بدەن کە دەیانەوێت ڕژیمی ئیسلامی لە ناو بوون ئەو کاتە احتمال هەیە خۆناغێک یا بڵێم مەیدانێک بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان بتوانێت بە شێوازێکی باشتر دیفاع لە خۆی بکات و لە مافەکانی خۆی. باشە کاک هەڵمەت بیانووی کۆماری ئیسلامی بۆ هێرشەکانی سەر هەرێم و هەروەها بۆ سەر حزبەکانی ڕۆژهەڵات ئەوەیە کە بە مەترسیان دەزانێت بۆ سەر سەقامگیری وڵاتەکەی و دەڵێت ئەمانە هاوپەیمانی ئەمریکان لە ناوچەکە و ڕەنگە ئەگەر ئەمریکا بیەوێ هێرشی وشکانی بکات لە ڕێگەی ئەوانەوە لە هەرێمی کوردستان و هێرشەکە ڕوو بدات. ئەمە تا چەند ئەم مەترسیە تا چەند جددیە یا ئێران هەر بەڕاستی ئەم مەترسیەی هەست پێ کردووە و ئەگەرە هەیە؟ چاولێکە حیزبە ڕۆژهەڵاتیەکان تا ئێستا بە هیچ شێوەیەک مەسەرەن توانیانوە ئەگەر گروهایەک بن یا هێزێک بن کە دەیانوێ کاری تێرۆریستی بکەن خۆ ئەیان توانی کاری تێرۆریستی بکەن ئەوە بزوتنەوەی کوردەوە سەرا لە ئێراندا بوونی هەیە یەکجار کارێکی تێرۆریستی کارێکمان نەبینی وەک ئەو کارانەی کە ڕژیمی ئیسلامی جێبەجێ کردووە دژی کورد ڕۆژانە گەنجی کورد قەتڵ دەکات مامۆستای کورد زیندانی دەکات ڕێبەرانی کوردی شەهید کرد لە ئەوروپا کە هەوڵیاندا بە شێوازێکی ئاشتی خوازە کێشەی کورد شارەسەرکەن کەواتە ئەم هەموو قسانەی کە بڵێم مۆساد و نازانم وڵاتەکانی تری کە دژی ئەمریکا جەنگ دەکەن دەیانەوێ و هاوکاری دەکەن لەگەڵ هێزە کوردیەکاندا و دەیانەوێ هێرش بکەن لەسەر ئێران من ئەم قسانم پێ دروست نییە و پێم بە پراپەگاندایە لە ڕاستیدا پراپەگاندایەک خۆنە جش هەموو کوردێک کە کورد هەمیشە هێزێکە کە دەسڵاتە گەورەکان دایان بەرەکات بەڵام کورد هەمیشە ماف و داوای خۆی هەبووەوە بە هەزاران شێوە هەوڵی داوە ئەو مافانە بەدەست بێنێ بەڵام ڕژیمی ئیسلامی ڕێگای نەداوە هەمیشە شەڕ و ئاژاوی خواستووە بۆیە کوردیش مەجبور کراوە کە چەک هەڵگرێت و جوابی ئەو هێرشانە بداتەوە بۆیە من پێم وانە ئەگەر ڕژیمی ئیسلامی لە ئەوەڵدا کە هاتە سەر دەسڵات بەڕاستی کردایە و ڕێگای بدایە حیزبی کوردی بە دروستی چالاکی بکات و مافی خۆی بەدەست بێنێ کورد هیچ مەجبور نەبوو ببێت بە ینی چەک هەڵبدێتیشی حکوومەتی ئێران. بەڵێ هەڵمەت پاڵانەی شرۆفەکاری سیاسی لە ڤەنکوورەوە سپاس کە ئامادەبوون لەم گفتوگۆیەدا. هەر لە هەرێمی کوردستان کاکەیەکان داوای دروستکردنی ناوەندێکی ئاینی دەکەن لە گوندی هەوار بۆ ئەوەی بتوانن مەراسیم و چالاکیە ئاینیەکانیان تێیدا ئەنجام بدەن لە ئێستادا بەهۆی نەبوونی هۆڵێکی تایبەت بەو مەبەستە کاکەیەکان ناچارن لە هۆڵی ماتەمینی هەڵەبجە مەراسیم و چالاکی ئاینیەکانیان ئەنجام بدەن. لەم راپۆرتەدا فەرهان هەورامی چاوێکی خستوەتە سەر داواکاری کاکەیەکان و ئەو کێشانەی بەم هۆیەوە بۆیان دروست بووە. گوندی هاوار لە بەڵگەنامە و دەقاینەکانی کاکەییدا بە خاکی پیرۆزدا دەندێت. ئەم گوندە مەزارگەی چەندین ڕابەر و کەسایەتی دیاری ئاینەکەی لەخۆ گرتووە. هەندێک لە مەزارگانە تەنیا هێمای خەڵوەتگە و ڕۆحی یان جێپێی پیرۆزکراوی ئەو ڕابەرانن. لە ڕووی پێگاتی تەلارسازیەوە شێوازی قوبە یان قوچەکی بەرزیان هەیە. لە ناوەوە بچووک و تەنگن بە ڕووناکی چرا و پەڕۆی سەوز ڕازێنراونەتەوە کە هێمای ڕۆشنی و پاکین. لە هەوارە کۆن ئەحمەدەی کەی بڕ هەیە پۆنە کۆنە پۆش میری سوور هەیە سەیدەکانە ئەوی شوێنی دانیشتنە مەرقەی نییە
شای ئیبراهیم شوێنی لەدایکبوونە مەرقەوێ نییە ئەویش پیرە اسماعیل مەرقەوە قەورەکەی تایە لە ڕووی بیر و باوڕەوە ئاینی کاکەیی سیستەمێکی ئاینی بەستراوە واتە ئاینێک نییە بۆ بانگەشەکردن وەک لە کەلامدا دەڵێ ڕاستجە غەریبان بپۆشن نهێنی بەڵام نەبوونی جەمخانە کە شادەماری کۆبوونەوە و جێبەجێکردنی نەریتە ئاینەکانیانە برینێکی بەسوەیە لە جەستەی ئەم پێکاتەیەدا ئێمە تەنها یەک هۆڵمان هەیە ئێستا خەڵک مەراسی تیاکە هۆڵەکەش هی پرسەیە ئێمە زۆر زەرورمانە ئەم شوێنە ئەگەر بێت و بتوانرێ بۆمان دروست بکرێەوە زەویش هەیە چونکم ئێمە مەڕعی دێمان هەیە مەڕعی گوندەکەمان هەیە ئەتوانی لەویا ئۆتۆماتیکی پرۆژەی خزمەتگوزاری بە تایبەتی ژەمخانەیەکی تیا دروست بکرێت دەنگی ئەمریکا بۆ زانینی هۆکاری دروستنەکردنی جەمخانە بۆ چالاکیەکانی ئاینی کاکەی سەردانی قایمقامێتی هەڵەبجەی کرد قایمقامی هەڵەبجە ڕایگەیان لە دەرفەتێکی نزیکدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە خۆیان سەردانی گوندەکە دەکەن لە هەندێکی نزیکە بە فەرمی سەردانی گوندەکە کەم لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی بیارە و ئەگەر جەنابی پارێزگاریش بتوانێت بە فەرمی سەردانیشانەکەین گوێ لە داواکاریەکانیان ئەگرین و پێشتیش گیراوە بەڵام خۆتان نەزان لە کاتی ئێستادا قەیرانی دارایی و سەرفنەکردنی نەختینەی پرۆژەکان یەکێکە بێت لەو کێشانەی کە تۆ ناتوانانی دەست بەجێ هیچ بەڵێنێک بدەیت بەڵام دڵنیابن هەوڵی خۆمانین داواکاریەکەشان داواکاریکی ڕەوایە ناسنامەی ئاینی لە ناو کاکەیەکاندا بە جۆرێکە کەسێک تەنیا کاتێک بە کاکەیی هەژمار دەکرێت کە لە دایک و باوکێکی کاکەیی لەدایک بوو بێت شوێن کەوتوانی ئەم ئاینە خاوەن کۆمەڵێک هێما و نیشانەی دیارن بۆ پاراستنی ناسنامەی ئاینیان لەوانە هێشتنەوەی سمێڵ وەک هێمایەکی دیار و پیرۆز و لەگەڵ بەستنی پشتوێنێکی چوارەڵقەیی ڕاستی پاچی ئەوە دیارن نیستی ینی خۆ بەکەم زانین ڕەدا ینی بارکێشی دینەکە هەر چواریان چوار بنکەی سەرەکی ئاینین جەمخانە وەک ناوەندێکی قورسایی و شادەماری ژیانی ڕۆحی و ئاینی و کۆمەڵایەتی کاکەیەکان دەردەکەوێت لە ناو جەمخانەدا بەنجامدانی دانیشتنی بازنەیی خوێنەوەی دەقە پیرۆزەکان ژەنینی تەمبور و بەخشینی نەزر و نیاز سیستەمی بەهاکانی کاکەیی بەرجەستە دەبێت گرنگی زاتی جەمخانە لەوەدایە هەموو جیاوازیە چینایەتی و دارایی و ڕەگەزیەکان دەسڕێتەوە و هەمووان بە یەکسانی لە دەوری یەکتریدا کۆ دەکاتەوە فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا گوندی هاواری کاکەی نشین بەڵێ ئەم ژێوەرژی دەچن باژارێ کۆبانیە و چیرۆکەکە سەرکەفتنێ ئەم دەزانن کۆ ڕۆژێن شەر و دێرپێچال لەسەر کۆبانیە باندۆر لەسەر خوێندەکارین باژێر کرد لێ تەوی وێژی هەن خوێندەکارین وەکو علی محەممەد قادر دە خوێندنا خۆدا بە سەرکەفتینە راپۆرتا ڕدوان بێزار زانیارین بهتر دەبێت دەربارەی داهەنە بەێ دیارە پرسیارێکێکە تەکنیکی ڕوودا لە هەر حال ئەس باوەرم لە کۆنتترۆلین هاجبەر بێژن راپۆرتە ڕدوان حاضرە ئەگەر حاضر بێ ئەم بەڤڕای تەماشا بکەن. دناوە ڕۆژە شەر و گەفان بلنگازی و فەقریدا تەوی زەحمەتی و دژواریە ژیانێ و یا مەڵباتەوی خوێندەکار علی حەمەدی قێدر گانبوو دە باوەڕنامەیە ئامادەهیدا یا خواندنا ڕێڤەبەریە خۆسەر بە زمانی کوردی بەشی زانستیدا ڕژایە 99.8% سەرکەفتنێ بەدەست بخە. مکتب هات نگرتن قط بون و کربجی تنبو ام بیجن لیزرجی باتوری یعنی میتور تنبو نتاقا ملبر ویجی پرجارو دخون یعنی ویجی جمرا او کرد که ملبر وید دخون ام بیجن آسنگی مدینی یعنی نت هر آسنگی که هر کسی رو درسو بەریسارێکی ژی علی باوەڕنامەیە حکوومەتە شامەیە بەشی زانستی بە 25 ji 240 بەدەستخست بوو. لێبەلێ بەدەستپێکردنا شەڕێ لەسەر هەریمێ و پشتە دۆڕپێشکردنا کۆبانیە ji ber مەترسی و گرتنا ریان دەرفەتە خواندنا زانینگەهێ لە حەلەبێ جێ چوو. اجبر کو از بین محاوله کرد بس یعنی وقتی که خواه بو حتونی ما یکی دویا خواه بو حتونی ما یکی جنبیج یعنی شهر هبو یعنی که نه
آستنگی پر هبون و از نگاه بچم نگاه بخواه پیگانده فازوی داره دست مچو مالبات علی که در سال 2014 دا مال وان به تمامی هاتو و ویران کرن هول دادن کجبو کره خوال مال روش و درفتن خواندن پیدا بکن با وی دی بیجه کو جبر بلنگازی او در حق علی دا خواب که ماسی هزدکه نیورو دنه گرم دو به کربا قطبوی دخون بشاف هم دو به راکت نوی حسعت 12 یک کربا قطب نبول بر لیزر دخون الحمدلله منها پی کیف خاشن و ایشالله هم دخوزن این پیش دا هریجی لکوبانی جبلی علی 340 خواندکار این ریوبری خوسر و نیزی 400 این حکومت شامه ده همان روشه دا آمدکارین خوشبو ازمون باورنامه آمدهی دکرن ما مستین وان دی بیجن کو هنک جوان دوار روز الشهر و دور پیچه دا نکانبون خواندن اخواه تمام بکن مورال ما كأستاذ دوكات يعني نهم أو شاگرد تانه فلذلك يعني أدبيم قناعي من إيه سال كو درب وسكري علامات خوشواني أو باطلة يعني سروي رو تنانا طلاب وهناك جي پر تأثير كرن يعني پر تأثير كرن انسحابون نچون علی بله ام به چیروکا سرکفتنه دیگه داویا به برنامه ام هیویدارن که همی وقت و روزن و سرکفتن بن هر شاد و وقت 26 گلاوی جو هاتینه کوتایی تا شوکی تر خواتان سلام به برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز دوشنبه 7 ماه آگوست سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم. در برنامه این ساعت شما را در جریان تازه ترین گزارش‌های جهان قرار می‌دهیم. اما نخست سرخط خبرها. رئیس جمهور دونالد ترامپ گفته است که اجازه ندادن به ایران برای دسترسی به سلاح هسته‌ای هدف شماره 1 ایالات متحده است. دونالد ترامپ گفته است که به دلیل روابط بسیار خوبش با رهبر کره شمالی و همچنان پرهزینه بودن تمرینات مشترک نظامی با کره جنوبی دستور کاهش دامنی